کۆمەڵی ئیسلامی کوردستان لە 18 و 19 شوبات چوارەمین کۆنگرەی خۆی گرێ دەدات. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە پارێزگای سلێمانی ئەنجام دەدرێت و لە هۆڵی پێشانگای نێودەوڵەتی لە تاسڵوجا بەڕێوە دەچێت. 51 کەس خۆیان بۆ ئەندامی خولی ئایندەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کاندید کردووە. لەو ژمارە 20 کەسیان دەردەچن کە نۆیان ئەندامی ئەنجومەنی سیاسی دەبن و 11شیان وەک ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی دەمێننەوە و بەرپرسیارەتی ناوەندەکانی ئەو حیزبە وەردەگرن. هاوکات 20 کەسی دیکەش بۆ ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە خۆیان کاندید کردووە کە لەو ژمارەیە 6 کەسیان دەبن بە ئەندامی ئەنجومەنەکە و پلەیان ئەندامی سەرکردایەتی دەبێت. جیا لەمانەش پێشتر و لە کۆنفرانسا ناوچەیەکان 12 کەس وەک ئەندامی خولی ئایندەی سەرکردایەتی هەڵبژێردراون. ئەو 12 کەسە دەبن بە بەرپرسی مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵ خاوەنی 11 مەڵبەندە لە سەرتاسەری کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان و مەڵبەندێکیش لە هەندەران. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە 900 کەس پێک دێت کە بەشێکیان لە کۆبوونەوە گشتەکانی ئەنجومەنەکان و بەشێکی دیکەشیان لە کۆنفرانسا ناوچەیەکانی مەڵبەندەکان بوون بە ئەندامی کۆنگرە. بەشی سێیەمی ئەندامانی کۆنگرەی چوارەم ئەو ئەندام و کادرانن کە ئاستی ئەندامی مەڵبەندیان هەیە و ڕاستەوخۆ بوون بە ئەندامی کۆنگرە. بەم پێیە بە پێوە پرۆژەی کە دەخرێتە بەردەم ئەندامانی کۆنگرە ئەگەر بێت و گۆڕانکاری بەسەردانێت ئەوە خولی ئایندەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لا سەرۆک و 32 ئەندام پێک دێت. مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هیچ کام لە کۆنگرەکانی حیزبەکەیدا خۆی بۆ پۆستی کەسی یەکەم کاندید نەکردووە. بەڵکو ئەندامانی کۆنگرە ئەو بەرپرسیارەتیان خستۆتە سەرشان. لەم کۆنگرەشدا مامۆستا عەلی باپیر خۆی کاندید ناکات مەگەرەوەی کاندید بکرێت. بە پێی زانیاریەکانیش تا ئێستا هیچ کەسێک خۆی بۆ پۆستی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کاندید نەکردووە و لە نێو کۆنگرەدا دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەو پۆستە دەکرێتەوە. مامۆستا عەلی باپیریش ڕێسایەکی بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی داناوە کە دەڵێت نەلی ڕادەکەم نەبووی ڕادەکەم. بەپێی زانیاریەکانی پەیام لە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیدا پەیڕە و پرۆگرام و دابەشکردنەوەی ئۆرگانەکان گرنگترین ئەو باس و خواسانە دەبێت کە دەخرێتە بەرنەشتەری گفتوگۆ و ئەندامانی کۆنگرە بڕیاری لەسەر دەدەن. هەروەها پرسی گرنگی دام بە بانگەواز و گێڕانەوەی بەها ئاینی و کۆمەڵایەتیە بەرزەکان لەو ئامانجە گەورانن کە کۆمەڵ کۆنگرەی بۆ گرێ دەدات. کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە هەلومەرجێکی گرنگ و چارەنووسسازدا دەبەسرێت بەتایبەت بەهۆی ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەران لە ئارادایە و کۆمەڵ دەبێت بە باشترین شێوە خۆی بۆ ئامادە بکات. هەروەها بەشێکی زۆری هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازان بە گرنگیەوە لە کۆنگرەی کۆمەڵ دەڕوانن بە هیوای ئەوەن کە بە سەرکەوتووی کارەکانی بەڕێ بکات تاوەکو هەمیشە لابەرەی گەل و خەڵکی ستەمدیدەی کوردستان بمێنێتەوە و بەردەوام لە خەمی خەڵکدا بێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لە حیزبە سەرەکیەکانی عێراق و لە پەرلەمانەکانی هەرێم و عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم خاوەنی ئەندامە کە سەرجەمیان بە هەڵبژاردن ئەندامەکانیان دیاری دەکەن. هاوکات لە ئێستادا گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنی لە پەرلەمانی کوردستاندا هەیە. نزیکەی 21 ساڵە ڕاگەیەنراوە و 3 کۆنگرەی سەرکەوتووی لە ڕابردوودا بەست.